سلێمانی لە دروستبوونیەوە تا ئێستا شارێکی زیندوو خۆڕاگر بووە، وەگەوەی یەزدانی مەزن ئەو پارچە زەویەی بۆ خەڵکی چاکەخواز و پیاوی ئازا و خۆنەویست دروست کردبێت کە سلێمانی لەسەر دروستکراوە. شارێک بۆ هەموو قۆناغەکانی ژیان تایبەتمەندی خۆی هەبووە، بۆ هەر قۆناغێکی ناخۆش و نەخوازراو چەند کەسایەتێکی گرنگی تێدا بۆ و تێدا هەڵکەوتووە. زۆر بوون ئەوانەی تەنا ئامانجان خزمەتکردنی شاری سلێمانی و پێشکەوتنی بووە. ئامانجان خزمەتکردنی خەڵکی سلێمانی بووە، بۆیە چەندین کارەساتی مرۆیی و سروشتی بەسەر سلێمانی داهاتووە. ئەو شارەوە خۆی ماوەتەوە، نەکۆتایی پێهاتووە، بە کولتور و دابوونەریتی خۆشی لەدەست نەداوە. ئەم جارە باسی مەردایەتی مەردێک دەکەین کە لە زەمەنی ژیانی خۆیدا کەس نەیتوانیوە لە چاکەخوازیدا پێش بڕکەی بکات. ئەم خانووە ماڵ و شوێنی حەوانەوە و نیشتەجێبوونی ئەو زاتەیە. ئەویش کەریمی ئەلەکە، ئەو پیاوەی تەنها بۆ خۆی نەژیا بگرە لە پێناو خەڵکدا ژیا و بۆ خەڵکی شکاری دەکرد. بەرنامەی جێپەنجەی مێژوو ئەم جارە لاپەڕەیەکی مێژوی کەڵە پیاوێکی کورد هەڵدەدەمەوە. پیاوێکی ئاین مەسیحی مێژووی لاپەڕەکانی ئەم پیاوە پڕە لە چاکەخوازی و خێرخوازی، پڕە لە مەردایەتی. پیاوێک بۆ گەلەکەی ژیا، خزمەتکاری میلەتەکەی بوو. کەریمی عەلەکە ئەو پیاوەی کە لە حکومەتەکەی شێ مەحموود نەمردا وەزیری دارایی بوو. بۆ بوو بۆ وەزیری دارایی؟ هۆکارەکە چی بوو؟ چی ئەکرد لە شاری سلێمانی؟ بۆ لە هەرمۆتەوە هاتنە سلێمانی؟ هەموو ئەم باس و خواسانە لە بەرنامەی جێپەنجەی مێژوو لەسەر کەریمی عەلەکە ببیستن. کەم جار کەس بۆکە پولی داهێناوە و شتەکانی هەم بە دۆکیومنت کردووە. بۆ ماڵی قایمقام دەڵێ 5 شوشەنەوت و 2 بارەدار. کەریمی ئەلەکە لێرە خاوەنی مەحەل و شوێنی خانووی خۆی بووە لە خانە سوتاوەکە. زۆر سەرکەوتوو بە لە کاروباری بازرگانیە، بە ڕەوشتی بەرز و خانەدانی ناسراوە. لەگەڵ کاری بازرگانیەکە شابێگومان خۆی کۆلێژی یاسا خوێنێت و بۆ ماوەیەک لە دادگای سلێمانی کاری یاساییەکە. عەبدولکەریم ئەلیاس پۆڵس ئیبراهیم کە بە کەریمی ئەلەکە ناسراوە، یەکێکە لە نمونەی ئەو ناوە گەش و درەوشاوانەی کە کەس نییە لە شاری سلێمانی و تەواوی هەرێمی کوردستان ناوبانگی خۆی و کارەکانی نەبیست بێت. ئەو لە ساڵی 1960 زاینی لە شاری سلێمانی لەدایک بوو، یەکێکە لە کەسایەتیە گەورە و نیشتیمانی و کۆمەڵایەتەکانی کوردستان و بە خەمخۆر و فریار ڕەسی هەژارانی شاری سلێمانی دادەنرێت. ئەو کاتەی مرۆڤایەتی جیرۆدەی جەنگی یەکەمی جیهان و قات و قڕی خۆراک بوون و بەو بۆنەوە چەندین پەتای کوشندە بڵاو بووەوە. ئەو وەک مرۆڤێکی بەخشندە و میهرەبان بەهانای هەژاران و نەدارانی شارەکەوە چوە و هەزاران هاوڵاتی لە برسێتی و مردن ڕزگار کردووە. بەوەش بە شانازیەوە ناوی لە لاپەڕە درەوشاوەکانی مێژوودا بۆ خۆی تۆمار کردووە. کەریمی ئەلەکە کەسێکی بەتوانا و پیاوێکی سیاسی و لە خۆبردەی کوردستانە کە هەموو میلەتی کورد، هەموو کوردستانیەکان شانازی پێوە دەکەن. یعنی لەو چوارچێوە دەرچوو هەتا تەنها سلێمانی بڵێن شانازی پێوە بکەن، بەڵکو هەموو میلەتی کوردی شانازی پێوە دەکەن بەهۆی ئەو شەهامەت و بەهۆی توانایی خۆی، بەهۆی زیرەکی خۆی، بەهۆی دڵسۆزی خۆی، ئەو توانا و قودرەتی کە هەیوە توانویەتی کە لە ناودڵی خەڵک جێی خۆی بکاتەوە.
سەرەتا ئێمە لەوە دەست پێ بکەین بنەماڵەی ئەو ئەلیاسی باوچی خەڵکی هەرمۆتەیە، خەڵکی گوندی هەرمۆتەی کۆیە و ئەو بازرگان بۆ بازرگانیەکەشی لە بینی شاری کۆیە و سلێمانی و سنە بۆ لەو سێ شوێنە بووە. ئەو کاتیش بازرگانی کردن زیاتر بە ئەسپ و بە ئێستر و بەو شێوازانە بووە کە لە ساڵی 800ەکان بڵێن دەستی بە کاری بازرگانی کردووە. دوای ئەوەی کە زانیوێتی کاری بازرگانیەکەی لە بینی بڵێن سلێمانی و سنە باشترە، کارەکەی باشتر ڕاهی دەبێت، بۆیە بڕیار دەداتن کە هەرمۆتە بەجێ بێرێت و ماڵی بباتە سلێمانی. بڕیارەکەشی ئەوە دەبێت کە بە خێزانەکەی دەڵێت و خێزانەکەی دەچێتە کەنیسا و سەردانی خزم و کەسەکانیان دەکەن و مێردەکەشی ماڵ بە ماڵی هەرمۆتە دەگەڕێت و خواحافیزی لە خەڵکە دەکات و خەڵکەکی زۆر بڵێن بەڕێی دەکەن هەتا چەند دووری هەرمۆتە لەگەڵی دەبن و دوعای خێر و نزای بۆ دەکەن کە بە سەلامەتی بڕوات و ئەو کاتیش بە ئێستر و بە ئەسپ و ئەوانە ماڵەکەی بار دەکاتن دەڕوا. لە ماوەی 2 ڕۆژ دەگاتە سلێمانی، لە ڕێ 2 شەو دەمینێتەوە دەگاتە سلێمانی، کە دەگاتە سلێمانی پێشتر ئامادە سازی بە ئەو کردووەکە لە گەڕەکی گۆژە خانوویەک جێبەجێ دەکا، خانوویەک بۆ خۆی دابین دەکا لەوێ دادەنیشێت واتە بنەچە و بنەماڵەکەی لە هەرمۆتەیە. اینجا بەداخەوە ئێمە با بڵێن سزلی تەعمیدمان هەیە، سزلی ئاوەمۆرمان هەیە. ئەو سزلە ساڵی 1990 لەو کاتەوە ماوە، چەندان سزلی ترمان هەبووە لە کاتی هاتنی حەڕەسقەومی ئەو سزلانە لەبینی چوون، بۆیە من گەڕامەوە سەر ئەو دەستنووسە ئەو مەختوتانەی ناو کەنیسەی ئەو سزلانە نەماون کە پرسیم وتیان کاتی حەڕەسقەومی زۆریان سوتاون و نەماون، ئەگەرنا بە وردی دەمانتوانی ڕەچەڵەکی زیاتر دەربین زانیاریمان لەسەر ژیاننامەی ئەو کەسە هەبێت. کاتێک کە دەچێتە سلێمانی وەکو دەوڵەمەندێک و وەکو بازرگانێک و کەسێک بووە کە باوکی ئەلیاسی باوکی کەسێک بووە کە هەم خانەدان بووە هەم لەگەڵ سڵح و سەلاحەت بووە، بۆیە سەردەمانێک جوولەکەکان لەوێ ئەو شتانەی کە کاڵایانەی کە دەیهێنن زۆر بە هەرزان دەیفرۆشن، زۆر بە هەرزان دەیفرۆشن. لە جوولەکە و مسلمانەکان دەبێتە شەڕیان، ئەوە دەبێت کە جوولەکە شکال لە مسلمانەکە دەکات و دەیخاتە سزن، بەڵام کە بڵێن ئەلیاس دێ لەوێ وەکو فریادڕەسێک دەچێت بۆ پارەی ئەو عقوبەی ئیبرا مسلمانەکەی دەدات و ئاوێک بەو ئاگرەدا دەکاتن و لە سزن بەری دەدات. واتە لە کاری سوڵح وای کردووە کە پارەی خۆشی سەرف کات بۆ ئەوەی برایەتی و تەبایی و خۆشەویستی و یەکڕیزی بپارێزێت. ئەوە زۆر زۆر مهم بووە. بۆیە کەریمی ئەلەکە کە چاوی دەکاتەوە دەبینێت باوکێکی هەیە کە قەدر و قیمەتی هەیە، کەسێکی سەنگینە ناو سلێمانی، خەڵک خۆشیان دەوێت و ڕاوێژی پێ دەکەن. کاتێک کێشەی کۆمەڵایەتی دەبێت مام ئەلیاس دەگاتە ناو کێشەکە، تەنانەت بە پارەی خۆشی سوڵح دەکات بۆ ئەوی برایەتی بپارێزێت. ئەمە لە دڵ و دەرونی کەریمی کوڕی چەگەرە دەکات، لە دڵ و دەرونی چەکەرە دەکات، بۆیە ئەویش دەست دەکات بە کاری بازرگانی. کاری بازرگانیەکەشی ئەو کاتی قوماشیان هێناوە، شەکریان هێناوە، ئەو کەل و پەل و کاڵانەی هەبووە هێناویانە. دیارە لە سلێمانی ئەو 2 کچ و 4 کوڕی دەبێت ئەلیاس، و ئەو کوڕانەشیان هەر هەمووی بەکاری بازرگانی خەریک دەبن، بەکاری بازرگانی خەریک دەبن. عەبدولکەریم لە سلێمانی دەبێت و یەک لە کوڕەکانی لە مووسڵ و بەغدا و شوێنەکانی تر دەبێت. ئەمانە ئەو کاڵانە کە دەڕوات لە بۆ شوێنان هەم سەرفی دەکەن هەم شتی نوێژ دەین لە سلێمانی، بۆیە دەبینیم بازرگانەکەیان باشتر و تۆکمە و بەهێز دەبێت. و بەهۆی ئەوەی کە سەردانی سنە دەکات لەوێ عەبدولکەریم با بڵێن حەز لە کچێک دەکات، حەز لە مریەم ناوێک دەکاتن و پاش ماوەیەک ئەمە دەخوازێت و جواب بۆ باوشی دەنێرێت کە ئەو حەز دەکا ئەو کچە بهێنێت. بۆیە کە دێنە سلێمانی ئاهەنگی بۆ ساز دەکەن. ئەو ئاهەنگەی کە سازیان کردوەکو باز دەکرێت بە دەستوری ئێستای هەرمۆتە دەکرێت. کاتێک ئەو ژن دەهێنێت و لە سلێمانی دەمێنێتەوە، ئەو کاتی ناوبانجی باوکی هەبووە، ناوبانجی خۆشی هەبووەکو دەوڵەمەندێ وەکو کەسێکی سەخی. بۆیە کاتێک کە ئەلیاسی باوکی دەمرێت، شێخ مەحموودی نەمر دەچێتە تەعزیەکەی بەشداری پرسەیان دەکات، کە بەشداری پرسەیان دەکات ئەو فرسەتێکی باش دەبێت کە زیاتر لە عەبدولکەریم نزیک بێتەوە و جەوهەری عەبدولکەریمیش دەناسێت.
بێگومان کەریمی عەلەکەی چێک لەو ناو درەو شاوانەی کە لە ناو مێژووی ئێمەیە ئەگەر باسی کەین ئەتوانین وەک مرۆڤێکی گەورە، وەک مرۆڤێکی چاکەخواست، وەک مرۆڤێک کە هەمیشە بەتەنگ دانیشتوانی شارەکەیەوە یا بە تەنگ دانیشتوانی کوردەوە بۆ توانین ناوی وابێنین. لە کۆتایی لە سەرەتای سەدەی 19ەیە ئەم پیاوە لە شاری سلێمانی لە بنەماڵەیەکی بازرگانی دەستڕۆیشتووی ئەم شارە لەدایکە بێەوە لەگەڵ باوکیە زۆر شارە و شارەکە بۆ حکمی کە باوکی کاری بازرگانی کردووە لەگەڵ یا ئەچێتە چەند شار و ناوچەیەک و بەهۆی ئەم گەڕانانی لەگەڵ باوکیە تا ڕادەیەکی زۆر چاوگوێ کرێتەوە، خەڵکی زۆرە ناسێ بەر خەڵکی زۆرەکەوێ بۆیە فێری کاری بازرگانیە بێت و لەگەڵ کاری بازرگانیەکەشا بێگومان خۆی کۆلێژی یاسا خوێنێت و بۆ ماوەیەک لە دادگای سلێمانی کاری یاساییەکە وەکو پارێزەر و ئەوانە. بۆیە هەموو ئەم کارانەوە کاکە ناوبانگی پێشخۆی خێراتر بگاتە شوێنەکانی کە لە دوای ئەوەی کە جەنگی جیهانی دووەم ڕۆیاوە ئەم ناوچەیە بە قەیرانێکی گەورەی ئابووریات هەیە پەڕێ بە تایبەتی شاری سلێمانی تووشی قەیرانێکی گەورەی ئابووریە بێ کەریمی عەلەکە بێتە فریاد ڕەسی هەژاران و بەشێکی زۆر لەو سەرۆت و سامانەی کە لە باوکیەوە بۆی بەجێماوە خۆی لە ڕێگەی بازرگانیەوە توانێتی کۆی کاتەوە لە پێناو چاکی گشتی لە پێناو خەڵکا بەکاری هێنێت و هاوکاری زۆری خەڵکی فەقیر و هەژار و لە قۆماوی ئەم شارە کات و بەدەنگیانەوە بێت و لە کاتی ئەو تنگانەی کە ڕوو لەم شارەکە ئەو دەرگای خۆیە کاتەوە بۆ خەڵکی فەقیر و هەژار و ئاکاکە کەمترین خەڵک زیانی بەهۆی ئەو قەیرانە ئابووریەوە بەرکەوێت. بۆیە خۆشتان نەزانن خەڵکانێکی ئاوها هەمیشە خۆشەویستە بن لە ناو خەڵکاوە جێگە و پێگەیان گرنگە بێ و ناوبانگیان لە لای خەڵک هەمیشە بە زیندوێتی و بە بەرزیەمێنێتەوە. کەریمی عەلەکە ناوی عەبدولکەریم ئەلیاس پۆڵس ئیبراهیمە لە ساڵی 1960 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە سەرەتای منداڵیەوە سەرقاڵی کاروباری بازرگانی بووە لەسەر هەمان ڕێچکەی باوکی ئەلیاس پۆڵس ئیبراهیم لە ساڵی 1950 لە گوندی هەرمۆتەی سەر بە قەزای کۆیە لەدایک بووە. بە مەبەستی کاری بازرگانی هاتۆتە شاری سلێمانی و لێرە نیشتەجێ بووە لەگەڵ شارەکانی وەک شاری بانە و سنە و هەمەدان لە ڕۆژەڵاتی کوردستان هەروەها لەگەڵ شاری بەغداد سەرقاڵی کاری بازرگانی بووە. کەریمی عەلەکە لێرە خاوەنی مەحەل و شوێنی خانووی خۆی بووە لە خانە سوتاوەکە. زۆر سەرکەوتوو بووە لە کاروباری بازرگانیە بە ڕەوشتی بەرز و خانەدانی ناسراوە هەر بۆیە بووەتە جێمتمانی بازرگانەکانی سلێمانی و دەوروبەری. دەگەێنەوە دەڵێن کاتێک کە بازرگانەکانی سلێمانی ناکۆکی و دووبەرێکی کەوتۆتە نێوانیانەوە هانیان بۆ کەریمی عەلەکە بردووە کە کێشەکانیان چارەسەر بکات و هەر بڕیارێکی دابێت هەمووان وەکو ڕێز پابەند بوون پێوەی. طبعاً کەریمی عەلەکە لە مێژوودا زۆر بە پشنگداری ناوی هێنراوە بە کەسایەتیەکی مرۆڤ دۆست و خێرخواز ناسراوە چەندین هەڵوێستی گەورەی مێژووی تۆمات کراوە. ئەم پیاوە لە ڕۆژگارێکدا دەستی بەخشندەی بۆ هاوڵاتیان درێژ کرد کە جیاوازی ئاینی لەلایەن ناحەزانی کوردەوە کرا بۆ هۆکاری لێکترازان و جیاوازی کۆمەڵایەتی. ئەگەرچی کەریمی عەلەکە خۆی پیاوێکی بە ئاین مەسیحی بوو کە بە ڕەچەڵک خەڵکی گوندی هەرمۆتەی نزیک شاری کۆیەن، بەڵام بەهۆی بیرتیژی و تێڕوانینە مرۆڤ دۆستانەکانیەوە هیچ جیاوازیەکی لە نێوان ئاین و ئاینزاکاندا نەدەکرد و بە یەک چاو سەیری هەمووانی دەکرد. کەریمی عەلەکە یەکێک لەو مناڵانە بووە و کەسێکی زرنگ و وریا بووە و خوێندنی تەواو کردووە و بێ لە زمانی دایک زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی و ئینگلیزی بە باشی زانیوە. دواتر هەمان ڕێچکەی کاری باوکی گرتەبەر و بووە بازرگان و کاری بازرگانی لە نێوان سلێمانی و سنە و بەغدا و شامدا کردووە. ساڵی 1940 کاتێککە جەنگی جیهانی یەکەم بەرپا دەبێت کەریمی عەلەکە بۆ ناسراوە کە کەسێکی وردبین و دووربین بووە توانیوێتی پێشببینی ڕووداوەکان بکە
هەر بۆیە پێشوەختە برنج و دەغڵودانێکی زۆری لای خۆی خستۆتە ئەمبار و قایمی کردووە کوی کردوەوە بۆ کاتی تنگانە دواتر ساڵی قاتەقڕێکە کە بە ساڵی گرانەکە ناوی دەهێنرێت لە مێژووە کەلیمێلەکە ئەم برنج و دەغڵودانە دەردەهێنێت و بە نرخێکی زۆر کەم بەسەر ئەو کەسانی کە توانای داراییان هەیە ئەیفرۆشێ پێیان و ئەوانشی کە توانای داراییان کەمە بەبێ بەرامبەر ئەم برنج و دەغڵودانە دابەشەکە بەسەریاندا لە ماڵەکەی خۆشی طبعاً لە بەردەم ماڵەکەیە کەلیمی ئەلەکە برنج و شۆربا و گۆشتی لێنا بۆ فەقیر و هەژار و لێقەوما و دەهاتن لەوێ دایان خوات و بەشێکیشی دایان بردەوە ماڵەوە ئاشێکی شێ بوو ناسرا بوو بە ئاشی گاوران بە شەوان گەرمی تێدا ئاهاڕا و بە ڕۆژیش دەکرا بەنان و بەسەر فەقیر و هەژار و لێقەوما و دابەشەکرا ماوەیەک چەند مزگەوتێ ئاوی کەم بوو کەلیمی ئەلەکە کارێزی حاجی عەباسی هەبوو کە موکی خۆی بوو لەوێەوە ئاوی گواستۆ بە مزگەوتەکان و هەروەها هاوکاری هەندێک ماڵە فەقیریە کرد کە با بڵێ نەفسێتیان زۆر بەرز بوو داوای هاوکاریان ناکرد کەلیمێلەکە بە دوواداچوونیە کرد خۆی ئەچوو بۆ ماڵەکانیان و پارە و پێداویستی ڕۆژانیانی بۆ دابی نەکردن خاڵێکی تریش کە زۆر گرنگە بەلام ئاماژەی پێبەم هاوکارێکی زۆری قوتابیانیە کرد بە کڕینی جلوبەرگ و پێداویستی خوێندن تەنانەت چەند قوتابێکی کورد ئەو کاتە لە ئەستەمبول دایان خوێن لە زانکۆکانی ئەستەمبول کەلیمی ئەلەکە موچەی مانگانی بۆ بڕی بوونەوە تا لەوێ بتوانن بە سەرکەوتوی قۆناغەکانی زانکۆیان ببڕن و بێنەوە کوردستان خزمەت بکەن طبعاً کەلیمی ئەلەکە بە کەسێکی زۆر زیرەک و وردبین و دووربین ناسراوە خوێندەوارێکی باشی هەبوو جگە لە زمانی کوردی زمانی عەرەبی و تورکی و فارسی و هەروەها زمانی کلدانیشی بە باشی زانیوە شارەزایەکی باشی لە سیستمی کارگێڕی و ئابووری و داراییە هەبوو هەرم خاڵانەوەی کرد کە مەلیک مەحموود دەستنیشانی بکە بە وەزیری دارایی لە دووەم کابینەی حکومڕانی کوردستان کە لە 10 ئۆکتۆبەری ساڵی 1922 دامەزرا. لە حکوومەتەکەی شێخ مەحموود لە ساڵی 1922 داوای لێ دەکات کە بیکاتە وەزیر ئەو کاتیش وەزیری بڵێن دارایی بووە زۆر گرنگ بووە لەبەرەوەی سیقەی پێ بووە کابرایەکی دووربین بووە کابرایەکی زیرەک بووە بەتوانا بووە بۆیە دەتوانین بڵێن ئەمە مێژووی پێکەوە ژیانە 110 ساڵ بەر لە ئێستا مەسیحیەک لە سلێمانی بوویتە وەزیر کە وەزیری دارایی بڵێن زۆر شوێنێکی حەساس و گرنگ بووە کە ئەو پێگە و جێگەی پێدەدەن کاتێک کە دەبێتە وەزیریش بەڕاستی کەسێک وە بە دەستپاچی ناسراوە و هەموو شتەکانیشی بە وردی یەکەم جار کەس بۆ کە پولی داهێناوە و شتەکانی هەموو بە دۆکیومنت کردووە هەمووی ئەو نامە و نامەکاریانەی هەیە هەموو بە ئەرشیف پاراستووە لای خۆی هەموو دەزوبەندی کردووە شتەکانی بە ڕێکوپێچیە تا لە بەڵگەنامە خوێندومەتەوە بۆ نمونە بۆ ماڵی قایمقام دەڵێ 5 شوشەنەوت و 2 بارەدار ئەو کاتی وا بووە ئەوانە هەموو نووسراون نرخەکەی چەند فرسە چەند شتە هەمووی نووسراوە ینی هەموو شتەکانی بە ڕێکوپێچی جێبەجێ کردووە و کاتێک کە گرانیە گەورەکەش دێت یارە بەر لەوەی ببتە ئەم بڵێن وەزیر وشتیوە لە ساڵی 1914 تا 1922 لەو ماوەی ئەو 19 ساڵە ئەو زانیوێتی کە حرەکەی وا هەیە گرانی پەیدا دەبێت بەهۆی ئەوەی کە وشکە ساڵی بۆ لەو ساڵەدا و هەروەها شەڕ و قات و قوڕیش بە بۆیە ئەو هەوڵی داوە گەنم و زەخیرەیەکی زۆر دابکاتن زۆر بە پارە بیکڕێتەوە کاتێک گرانیەکە دەستی پێکردووە ئەو کاتی خەڵک زۆر برسی بووە هەتا باسی ئەوە دەکەن گەڵای دار و قەدی دار وەکو شەکرۆکە و چوکات خەڵک خواردوێتی تەنانەت پشیلە و سەگ و دەعبا و ماریشیان خواردووە ئەوانەش نەماون لەبەرەوەی برسەتی ئەوەندە تینی بۆ خەڵکە هێناوە بەڵام ئەو کاتی ئەو بۆ بە فریاد ڕسێک کە نانەواخانەی خۆی داناوە و خواردنگای داناوە و ئەو کەسانەی کە سەردانیان کردووە هەر هەمووی خواردن و پێداویستی پێداون و تیمی تایبەتی هەبوو لە کۆڵانەکان گەڕاوە ئەو کەسێک کە برسی بووە یان کەسی وا هەوە ڕووی نەهاتوە بچێتە ماڵی کەریمی ئەلەکە لەوێ داوای خواردن بکات ئەوانە بۆ خۆی خواردنی بۆ بردون گەنمی بۆ بردون ئاردی بۆ بردون ئەو کارانەی هەموو کردو بۆ ئەوی خەڵکە لە برسێتی ڕزگار بکات بۆ کەسێکی بە هەڵوێز بووە تەنانەت کاتێک کە ئینگلیز هاتۆتە سلێمانی ئەو کاتی تۆ بارانیان کرد ئەو ماڵەکەی خۆی بەجێ نەهێشتووە و کاتێک کە دەچنە ماڵی دەڵێن چۆن هەموو خەڵک ماڵیان بەجێ هێشتۆ تۆ لێرە ماوی دەڵێ من لە ڕۆژانی خۆشی لەگەڵ سەرکردە و لەگەڵ شعبەکەی خۆم بوویم بۆیە لە ڕۆژانی قات و کوڕی من شعبەکەی خۆم و گەلەکەی خۆم بەجێ نایەڵم بۆیە من بەجێ نایەڵم بەجێ نەهێشتووە و ئەو کەسانێک کە ماڵی با بڵێن ماڵی خەڵکیان تاڵان کردووە هەوڵی داوە هەموو
پێداویستی بە تایبەتی شێخ محمودی نەمر پێداویستیەکانی جارشکە کڕیوەتەوە و پاراستویە وەکو هایبەتێک کە نەدەکرا ماڵی ئەو کەسانە تاڵان بکرێت. ئێمە بە حکمی ئەو مێژووی کە لەگەڵ داگیرکەرانی ئەم وڵاتەیە هەمان بووە کەمتر پەرژاومانەتە سەرەوەی ئاور لە مێژووی خۆمان بینەوە و بزانین پیاوە گەورەکانی ئێمە ژنە گەورەکانی ئێمە لەناوە مێژوویە چیان بۆ ئێمە کردووە. ئەکرێ ئێمە بە دیاریکراوی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە تا ڕادەیەکە وڵاتە جۆرێک لە سەقامگیری تیا دروست بووە، ئەم هەرێمە جۆرێک لە خۆ بەڕێوبەری سربەخۆی تیا دروست بووە. ئەکرێ ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە باز لەم هەناسەیە بکەین و ئاوڕێک لە دوای خۆمان بینەوە باز لەوە بکەین کە لە ناو مێژووی ئێمەیە چێ هەیە، چی هەیە، چی کراوە. بۆیە بە بڕوای من هەر ئەوەی کە ئێستا ئێمە لێرە دانیشتون باسی کەریمی عەلەکەکەین یەکێکە لەو هەوڵانەی کە بۆ بە زیندویێشتنەوەی ناوی ئەم کەسایەتیان ئەڵبەتە لە ناو مێژووی ئێمە بەس کەریمی عەلەکە نییە، خەڵکی زۆر ئازامان هەبووە، خەڵکی زۆر تێکۆشەر و ئەدی بوون و سەر و ڕۆشنبیرمان هەیە، ژنی زۆر ئازا و تێکۆشەرمان هەیە کە لە بوارێک لە بوارەکانە جێپەنجەی خۆیان بەجێشت و خزمەتی خەڵکیان کردووە. بۆیە کەریمی عەلەکە و هەموو ئەوانەی ترکە لە ناو مێژووە کاریان کردووە ئەوە خۆیانن، ئەوە قووەتی ناوی خۆیانە، کار و کردەوەکانیانە کە بە نەمری ئەیان ڵێتەوە. جا ئێمە کاری لەسەر بکەینیانە ئەوان هەمیشە نەمرن، لەسەر زاری خەڵکن، لەسەر زاری ئەو خەڵکانن کە بە هاو قیمەتی ئەوان نەزانن و ڕۆژە لە ڕۆژان ئەمان سوودێکیان بۆیان هەبووە. بۆیە کەریمی عەلەکە ئێستا لە دوای ئەوەی کە لەسەر دەستی یەکێک لە جوامێرەکانی ئەم شارە، یەکێک لە بازرگانەکانی ئەم شارە، یەکێک لە کوڕە بە وەفاکانی ئەم شارە و هەرێمی کوردستان کە بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵە و کاتێک کە دامەزراوەیەک بیلەوە کاتۆ دامەزراوەی کە خێرخوازی دروستکە لە هەرێمی کوردستان ناگەڕێ بە دوای ئەوەی کە ناوی خۆی بنێتە سەر ئەم دامەزراوەیە وەک زۆر خەڵکی ترێکن، یا ناگەڕێ بە دوای ئەوەی کە ناوێکی بیانی بینێ لە ناوی دامەزراوەکەی کە بەداخەوە ئێستا ناوی مناڵەکانمان، ناوی دوکانەکانمان، ناوی گەڕەکەکانمان خەریکە هەموویە بێ بە ناوی بیانی، بەڵکو دکتۆر تاها ڕەسوڵ دەیەگەڕێتەوە بۆ ناو مێژووی خۆمان و کەسێکی چاکەکاری وەکو کەریمی عەلەکەیەنێ ناوەکەی خۆی چەند زیندووە ئەوەندەی تر بە زیندوی ڕایەگرێت و ناوی ئەم دامەزراوە خێرخوازیە بە ناوی کەریمی عەلەکەواکە. ئەلەکە کەسێکی دەست و دڵباش و خێرخواز بوو بە حاتەمی تەی سلێمانی ناسراوە لەسەر دەمی جەنگی جیهانی و نەهامەتی سەفەر بەلگدا فریای هەژاران و لێقەوماوانی سلێمانی کەوتۆ دەیان خێزانی لە مردن ڕزگار کردووە. بەوەش مێژوویەکی پڕ لە شانازی و سەروەری بۆ خۆی و بنەماڵەکەی تۆمار کردووە. هەر بۆیش وەک کەسایەتێکی بە دیمەنی کۆمەڵایەتی لە هەموو لایەک ڕێز لێگیرا بۆ لە سەردەمی عوسمانیەکاندا پلەی دادوەری هەبووە لە دادگای سزای سلێمانی بۆ چارەسەرکردنی کێشەی دارایی و بازرگانیەکان. ئەم پیاوە بەهۆی کار و کردەوە گەورە و مرۆڤ دۆستەکانیەوە هەمیشە ناوی پێشخۆی کەوتبوو، هەر بۆیە جێگەی ڕێز و متمانەی مەلیکی کوردستان. شێخ مەحموودی نەمر لە دەی تشرینی یەکەمی ساڵی 1922 کابینەی حکوومەتی پێگەناوە. کەریمی ئەلەکە بووە وەزیری دارایی، لەو ڕێگەیەشەوە ئەم پیاوە خزمەتێکی زۆری بە حکوومەت و خەڵک کرد. ئەگەر چایەک بەلاپەڕەکانی مێژووە بخشێنین تا ڕادێکی زۆر باش هەوڵی داوە حکوومەتی تەکنۆکرات پێک بهێنێ لەو سەردەمەشدا، دواترینە سەر هەندێک خاڵ کە سەلمێنەری ئەو ڕاستی مێژوویەیە. شێخ مەحموود کە دەبینێت کەریمی ئەلەکە خاوەنی ڕەوشتی بەرز خۆشەویستە لەناو خەڵکە، خێرخوازێک کە دەست بڵاوە زۆر و زۆربەی قازانجەکانی تەرخانەکە بۆ هەژار و فەقیر و لێقەوما و کەسێکە کە هاوکاری موسڵمانەکانی ژەکات کاتێکە مزگەوتەکان ئاویان کەمە بێتەوە، تەنانەت دەستی هەیە لە تەعمیرکردنی چەندین مزگەوتە. هەموو ئەم سیفاتە بەرزانی لێ بینێت متمانەی تەواوی پێکات، هەم متمانە بە کەسایەتی و خۆی، متمانە بە زیریکیەکەی، متمانە بە خێرخوازێکەی. بۆیە بە باشترین کەسیە زانێ کە دەستنیشانیکە بۆ ئەو وەزارەتە هەستیارەکە وەزارەتی داراییە لە دووەم کابینەی حکومڕانێکەیە. طبعاً پەیوەندی نێوان شێخ مەحموود و کەریمی ئەلەکە پەیوەندیەکی زۆر
پتە بووە هاوڕەیەکی زۆر نزیکی شێخ مححمود بۆ کەریمی ئەلەکە و شێخ مححمود لە پرسە سیاسەکانی شەتەنانەت ڕاوێژی پێکردووە. پێم خۆشە چەند هەڵوێستێکی کەریمی ئەلەکە باسکەم لە سەردەمی فەرمانڕەوایی شێخ مححمود. طبعاً کاتێکە نێوانی شێخ مححمود و بەریتانەکان تێک دەچێت و بەریتانەکان سلێمانی بۆ دومان دەکەن، کەریمی ئەلەکە لە سلێمانی دەرناچێت، خەڵکێکی زۆر دەڕۆنە دەرەوە، دواتە بەریتانەکان ماڵی شێخ مححمود تاڵانەکەن. کەریمی ئەلەکە لەو کاتە هەوڵەیە ئەو کەلوپەلانەی کە تاڵان کراوە دەفرۆشرێت بەشێکی بکڕێتەوە ئەوەندەی توانای هەبووە و دواتر دوای بارودۆخەکە هەموار بۆتەوە گەڕانێتەوە بۆ ماڵی شێخ مححمودی نەمر. بەهۆی ئەو بازرگان بووە زمانی تورکی، فارسی، عەرەبی، زمانی سریانی کە زمانی داچتی لەگە زمانی کوردی و زمانی ئینگلیزی 6 زمانی بە تەلاقەت زانیوە و کاتێکە لەگەر مەلیک فەیسەڵ یەکەم دانیشتووە شێخ مححمود نردوێتی ساڵی 1922 بۆ گفتوگۆیەک چوویتە کەرکووک و دوایە چوویتە بەغدا، ئەو زمانانەی زانیوە و پەیامەکانی خۆی گەیاندووە قسەی کردووە. ئەو کەسێکی بەدەم و دوو بووە، بەڵام بەداخەوە مامۆستا ساڵح باز دەکات لە دەستگای ژین دەڵێ لە ساڵی 1970کان یەک غورفە کەلوپەلی کەریم ئەلەکە مابوو کە زیاتر دەزوبەنی کردبوون، هەموو ئەو حسابە ئابوووریانەی ئەو کاتی، هەموو بار و زروفی سیاسی، هەموو ئەو نامانەی بۆی هاتوون، هەموو ئەو شتانەی خاتیڕە و بەعزەشتشی هەمووی ئەوانەی نووسیوە و بەو کەسەش یاوەتووە کە کرێتی بە وتویانە ئەوانە پێویستە بپارێزی دەستکاری نەکەی، بەڵام ئەو لە سەرەتای ساڵی 1970 پێویستی بەو غورفەی بەبوویە هەموو شتەکانی فڕێ دەداتە ناو زەبالەی شارەوانی و هیچ ئەو کەلوپەلانەی نایەڵێت. دوای لایەن سندل سۆزێکەوە دوو کارتۆنی گچکە ئێستا لە دەستگاشی ژین پاراستراوە کە ئەوان ئەهمیەتی ئەو شتانە دەزانن، دەڵێن زۆر شتی زۆر وردی تێدایە بۆ بابەتی مێژووی، بۆ بابەتی نامەکان، بۆ بابەتی لایەنی ئابووری، چۆن تەعاملی کردووە، چۆن قسەی لەگە خەڵک کردووە. بەڕاستی بەداخەوە ئەو کاتی قەدری ئەوە نەزاندراوە. کەریمی ئەلەکە ئەوەندە وردبین بێت کە هەموو نامەکانی خۆی بپارێزێت، هەموو شتەکان بپارێزێت، دڵنیام خاتیرەکانی خۆی بەسەرهاتەکانی خۆی کۆمەڵشتیشی نووسیوە، کابراایکی بەهرەمەند وە زمانزان بووە. ئەمە دەمانتوانی زۆر کتێب زۆشتی وەکو بەڵگە نامەیەکی مێژووی سوودی لێوەرگرین، بەڵام بەداخەوە ئێستا بەشێکی کەم ماوەتەوە، بەڵام ئەو بەشەکەمەش زۆشتی ورد و زۆشتی باشی تێدایەکە. ئەو کاتی بەڕاستی ئەوانە خۆزگە دەپارێزران، ئەوانە نەپارێزراون. و یەکێکی تر لەو هەڵوێستانەی کەریمی ئەلەکە کە بە پێویستی ئەزانم لێرە ئاماژەی پێبم، باپیرم شێخ لەتیفی حەفید لە بیرۆرەکانە دەگێڕێت و دەڵێت کاتێکە شێخ مححمود لە دەربەندی بازیان لای بەدە قارەمان بریندار دەبێت، بەریتانەکان دەستگیری دەکەن، پاشان دەیگوێزنەوە بۆ بەغداد، لەوێ لە دادگای سەربازی حکمی لە سەردارەدانی بۆ دەردەکەن. دواتر دادگا لە بەرچاو گرتنی هەڵوێستی مرۆڤ دۆستانی مەلیک مححمود لەگەڵ لە بەریتانەکان بڕیارەکە تەمیزەکەن و پێداچوونەوەی پیاکەن و ئەیگۆڕن بۆ دوورخستنەوەی شێخ مححمود بۆ دوورگەی ئەندامان لە هەندستان بە ماوەی 10 ساڵ. کاتێککە شێخ مححمود ئەنێرن بۆ هەندستان، طبعاً لەم کاتەیە خانەوادەی شێخ مححمود ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستانە بن، لەوێ ئەچنە لای سەرکردەی گەورەی کورد سمکۆی شکاک. دواتر بارودۆخی سیاسی ئەوێش تێگەچێت، دیسان ئاوارە بنوێنەوە سەر سنووری نێوان ڕۆژهەڵات و باشوور. کەریمی ئەلەکە ئاگادارەوە پێیان ڕاگەاندووە کە خانەوادەی مەلیک مححمود زۆر لە بارودۆخێکی سەختان بە تایبەتی لە ڕووی داراییەوە، بۆیە هەوڵەدات و لە ڕێگەی تایبەتی خۆیەوە ئەڕوات بڕێ پاری زۆر لەگەڵ خۆیە بات خانەوادەی مەلیک مححمود دەدۆزێتەوە لە سەر سنوور، لەوێت چاوێکەوە بە عایشەخان خێزانی مەلیک مححمود و بڕێک پاری زۆری پێ یا بە عایشەخان وەڵامە ئامانەتی شێخ مححمود لای من دایناوە، بۆیە ئەزانم لە ئێستای زۆر پێویستان پێێتی و ئامانەتە کۆکو خۆی ئەگەڕێنمە بۆتان. عایشەخانیش بە ڕێز و پێزانینێکی زۆرەوە لێوەرەگرێت. دواترێکە لە مانی ئۆگستی ساڵ 1922 بەریتانەکان بە ناچاری شێخ مححمود دەگەڕێنەوە بۆ عێراق و دواترێتەوە کوردستان. کاتێکە شێخ مححمود دێتەوە ناو خانەوادەکەی خۆی، عایشەخان باسێکاڵێ زۆر باش بوو ئامانەتت لای کەریمی ئەلەکە دانابوو. لەو کاتە فریاد ڕسمان بوو لە بارودۆخێکی زۆر قورسابووین. شێخ مححمودیش سەری سوڵ دەبێنەوە ئەمانەتی چی؟ ئەڵێ بڕێ پاری زۆر لای کەریمی ئەلەکە دانابوو، بڕەکەش باسەکات کە بەو کاتە زۆر بووە، گەیانێ دەستمان هات ئێمەی بینی و فریامان کەوت. بەڕاستی شێخ مححمودیش زەردەخانەیەگە کا دەڵێ مەش هەڵوێستێکی تری جوامێرانە و مەردانەی کەریمی ئەلەکەی کە هەر بۆ هەڵوێستانە ناسراوە، ڕاستێکی نە ئامانەت و نە هیچ بڕەپارێکم لای کەریمی ئەلەکە دانەناوە. ئەوەی لێرەدا زۆر زەیگرنیژە پێی بڵێم کە کەریمی ئەلەکە لە ساڵی 1938 کۆچی دوایی کردووە، ئەوە 76 ساڵە کۆچی دوایی کردووە.
تاکو ئێستا کۆمەڵی وتاری لەسەر نووسراوە ئەوەی ئاگدارم بە زمانی عەرەبی بە زمانی کوردی کۆمەڵی فیلمی دۆکیومنتاری کراوە وەکو ئەوەی پیشاندانی وێنەی ئەو وێنەی شێخ محمود و چەند کەسێک بدوێن بەڵام ئەوەی نەکراوە بەلای منەوە زۆ گرینگە کە لە داهاتوو بکرێ فیلمی سینەمایی کەریمی ئەلەکە. ئەم کەسایەتیە نیشتیمانی و کۆمەڵایەتیە گەورەیە لە ڕۆژی 25 کانونی دووەمی 1948 لە شاری بەغدا ماڵ ئاوایی کرد و لە گۆڕستانی کاسۆلیکی بە خاک سپێدرا. پیاوێکی نیشتیمان پەروەر و سەرمایەدارێکی نیشتیمانی بە ناوی دکتۆر تا ڕەسوڵ دێت و بە کاریگەریکار و کردەوەکانی ئەو مرۆڤە مەزنە شوێن پێکانی ئەو هەڵدەگرێت و دێت دامەزراوەیەکی خێرخوازی ڕۆشنبیری و کللتوری لە شاری سێمانی بە ناوی دامەزراوەی کەریمی ئەلەکە دەکاتەوە. ئەو هیوا و ئاوات و خەونەی کە ئەلەکە لە پێناویدا ژیاو مرد دکتۆر تا ڕەسوڵ خەریکی بەهێدی هێنانەتی و درێژە پێدەری ڕێبازەکەی ئەوە. ئەمەش نیشاندەری جوانی و میهرەبانی و جوامێرەکانی ئەم نیشتیمانەیە کە هەمیشە وەک کەسایەتی نیشتیمانی فریادڕاست بە ئانایی هەژارانەوە دەڕۆن و نایەڵن مرۆڤایەتی و بەخشندەیی بەرەو لە ناوچوون و فەوتان بچێت. وا پێم خۆشە خاڵێکی زۆر گرنگ باسکەم کە یەکێکە لە دەستکەوتە گەورەکانی کابینەی دووەمی حکومڕانی کوردستان بە سەرۆکاتی مەلیک محمود و بە سەرپەرشتی کەریمی ئەلەکە وەک وەزیری دارایی ئەویش بریتی بوو لە سیستمی دڵنیایی کۆمەڵایەتی. ئەم سیستەمە طبعا لە 19 نۆڤەمبەری ساڵی 1922 یعنی دوای 49 ڕۆژ لە دەستبەکاربوونی ئەم کابینەیە ئەم سیستەمە بە فەرمانێکی وەزاری لەلایەن دیوانی وەزیرانەوە ئەنجومەنی وەزیرانی ئێستا بە ئاگاداری مەلیک محمود و بە سەرپەرشتی کەریمی ئەلەکەم سیستەمە بڕیاری لەسەردرا. سیستەمی دڵنیایی کۆمەڵایەتی وەک سیستەمی سۆشیالیستی ئەوروپاوایە. ئەو خەڵکانی کە توانای داراییان نەبوویان هەلومەرجێکی وان بۆ نەڕەقسابوو بتوانن ئیشکەن و کەسابەتکەن و بژێوی ژیانیان دابینکەن موچیان بۆ بڕایەوە. جا طبعا لە کۆمەڵە بەڵگەنامە بڵاو کراوەتەوە کە یەکێک لەوانە ئامۆزای ئازیزم ناسر حەفید لە نووسینێکی خۆیان بەڵگەنامەکەشی بڵاو کردوتەوە. بەڵگەنامەکە ئەوەیە کە کەسێک لەوانی کە موچەی بۆ بڕاوەتەوە نای ڕعنا ئەحمەد فائیزە. ئەم ڕعنا ئەحمەد فائیزە طبعا ئاواری ڕۆژهەڵاتی کوردستان بوون لە ساڵ 1922 هاوسەرەکەی وەفاتەکەوە کە ئەگەڕێتەوە باشووری کوردستان سێ مناڵێ بێ باوکو بێ سەرپەرشت لە بەچاوگرتنی هەلومەرجی ئەم خانەوادەیە موچیان بۆ بڕنەوە. موچەکە بریتێ بێ لە 200 ڕوپیە. طبعا ئەم موچەیە لە 21 نۆڤەمبەری 1922 بۆیان بڕاوەتەوە بە ژمارە 233. ئەو کاتە پێوتراوە جزدان. سیستەمەکە بە سیستەمێک بووە وەکو جنسی عراقی جاران بووە کە ڤەرێکی هەبوو چەمپەڕێکی هەبووە. لە لاپەڕی یەکەمیە ناوی کەسەکە و داتای تەواو تیان نووسراوە و بڕی موچەکەشی. لاپەڕەکانی تر هەر مانێک موچەی وەرگرتووە بڕی موچەکە نووسراوە ناوی ئەو شوێنەشی کە لێ وەرگرتووە. ئەوەی کە زۆر بە گرنگی ئەزانم کە ئاماژەی پێبم لێهاتووی و دانایی و زیرەکی و دڵسۆزی و خەمخۆری کەریمی ئەلەکەی لە جێبەجێکردنی ئەم سیستەمە لەو کاتە سەخت و نەهەمواری ئەو کاتەدا چونکە تەنانەت بەپێ ئەو بەڵگەنامەی کە ئێمە لامانە و بڵاویش کراوەتەوە لە کاتی شەڕیشە لە کاتێکا کە شێخ محمود لە ئەشکەوتیشا بووە لە کاتێکا کە حکومەتی کوردستان لە وەزعێکی زۆر خراپە بۆ بەریتانیا سلێمانی بردومان کردووە لەو کاتانەشە موچەکە هەرنەوەستاوە. تایەتی لە هەندێک لاپەڕەیە کە لە دەروی سلێمانی موچەکەی وەرگرتووە. کەریمی ئەلەکە ئەوەندە سیستماتیک ئەم پرۆسەی بەڕێوە بردووە لە کاتی جەنگ و بردومانیشە موچەی هەژار و لێقۆماوان کە بۆیان بڕاوەتەوە بە شێوازی جزدان هەر بەردەوام بووە و بە سەرکەوتوانە دابەشی کردووە. طبعا ئەم جزدانی کە ئێمە لامانە ژمارە 233 واتە 232 جزدانی تر بۆ خەڵکی بڕاوەتەوە پێش ئەم بەڕێزەکە نای ڕعنا ئەحمەد فائیزە. بەڵام دیار نییە دوای ئەو چەند کەسی کە ئەم سیستەمە شمولی کردوون و بۆیان بڕاوەتەوە. لە ڕاستی هەڵبژاردننی ناوی کەریمی عەلەکە بۆ دامەزراوەی کەریمی عەلەکە لەلایەن بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵەوە بۆەوە گەڕێتەوە کە دامەزراوەی کەریمی عەلەکە لە سەرەتای دروستبوونیەوە لە دوای ساڵی 2019 یەکسەر کەوتە ناو کۆمەڵی قەیرانەوە لە ڕۆژگارێکا دروست بوو کە کۆمەڵی قەیران بەرۆکی ئەم هەرێمی کوردستانیان گرتبوو کە سەرەکیترین قەیرانیان لە دوای شەڕی داعشەوە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بوو. بۆیە
خۆشتانەزانەوە ڤایرۆسەوای کرد کە ژیان بۆستێ کە کەرەنتینەی گشتی ڕاگەیەنرێ دام و دەستگاکان بۆستن. بۆیە دکتۆر تەها لەو زەمانەیە کە بیر لە دروستکردنی دامەزراوەی کەریمی عەلەکە کاتەوە یەکسەر بەکاری خێرخوازی دەست پێەکە. ئەوە بوو لە هەنگاوی یەکەما توانیمان بۆ وەزارەتی تەندروستی بڕێکی زۆر لە دەرمانی پاکەرەوە لە دەمامک لە دەستکێش دابین بکەین و بینێرین بۆ زۆربەی زۆری بن کە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان جیا لەوە لە ڕووی مادیەوە بەشدار بووین لە دروستکردنی زۆرێک لەو نەخۆشخانانەی کە بۆ ڤایرۆسی کۆرۆنا دروست کراوە لە هەرێمی کوردستان. جیا لەوە بڕی 2 ملیۆن دەمامکمان وەک دیاری بەخشی بە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی سەلامەتی گیانی قوتابیانمان دابین بکەین لە ناو ناوەندەکانی خوێندنە. بۆیە بەم کارانە دەستی پێکرد بیری لەوە کردەوە کە دەستگاکە بە ناوی کەسێکی خێرخوازەوە بکە. کاتێکی ژاوڕ لە مێژووی ئەماییتەوە مێژووی شاری سلێمانیتەوە مێژووی کوردیتەوە ناوی کەریمە عەلەکە ئەو ناوە دەرەوشاوەیە کە بەڕاستی فریاد ڕەسی هەژاران بۆ هەر بەو ناوەش ناوبانگی دەرکردووە. دەستگاکەی ئێمەش لە ڕۆژگارێکا کە دروست بوو فریاد ڕەسی بەشێکی زۆر لە خەڵکانی هەژار و نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بوو. بۆی هەڵبژاردننی ناوەکە پڕاوپڕ بوو بۆ دەستگاکە لەو ڕۆژگارەیە. بەڵام بێگومان لە دوای شکاندنی کەرەنتینە و جارێکە ئاسایی بوونەوەی ژیان هاوشان لەگەڵ کارە خێرخوازەکانمانە ئێمە ڕوومان کردەوەی کە لە ناو بواری کولتوری و ڕۆشنبیری و پەروەردەیی شاکار بکەین و لەو بوارەشە کاری زۆرمان کردووە. بۆیە ناوەکەمان لەو سۆنگەیەوە هەڵبژاردووە کە درێژە پێدەری پیاوێک بین کە لە تا لە ژیانە بوو کاری چاکەی کرد کاری خزمەتگوزاری کرد هاوکاری هەژارانی کرد ویسمان درێژە پێدەری ناوی ئەو بین و کار و چالاکیەکانی ئەو بین. لە دڵ لە ئەمە زۆر سوپاسی دەستگای کەریمی عەلەکە دەکەین کە دکتۆر تەها ڕەسوول پەیکەری کەریمی عەلەکەی دروست کردووە لە هەرمۆتە داینا. طبعاً لە 18 پێنجی 2022 داینا لە ڕێی کتێبخانە گشتیەکانی کۆیە مناسبەیەکی جوان و شایستەمان بۆ کرد کۆمەڵی وتاری لەوێ خوێندرایەوە و راپۆرتی لەسەر دروست کرا و پەیکەرەکەش بەڕاستی ئەمە زۆر دڵمان پێی خۆشە کە لە هەرمۆتە دانراوە دەتوانین بڵێن کە شەهامەتێک و ڕێزێکە بۆ ئێمەش زوکە کەریمی عەلەکە جگەلەوەی کە ڕەچەڵەکی هەرمۆتەی و مەسیحیەرێ و لە سلێمانی خزمەتی کرد دواتر هەموو کوردستان پێویستە شانازی پێ بکەین و دەشێت لە داهاتوو لە هەولێریان لە کەرکووکیش پەیکەری کەریمی عەلەکەیان لە شوێنەکانی تریش هەبێت و دەشێت پەیکەری هێمنی مەهابادی یان کەسێکی هەژار لە سلێمانیش هەبێت ئەم ئاڵوگۆڕە هەبێت کە پەیکەرەکان لە شارێکە و بۆ شارێکتر بڕوە. ئەمەش ئاوێتەبوونی کەلتور و خۆشویستنی یەکتر و لێنزیکبوونەوەی یەکترە کە لە ڕێی هونەر لە ڕێی مۆسیقا لە ڕێی ئەو پەیکەرانەوە زیاتر بتوانین ئاشنایەتی لەگەڵ یەکتر پەیداکەین زیاتر ڕێز و خۆشەویستی و وەفامان بۆ یەکتر هەبێ. بەڕاستی ئەمە لە دڵەوە زۆر سپاسی دەکەین. ئەوەی ئاگدارم کە قوتابخانەیەکیش هەیە بە ناوی کەریمی عەلەکە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە هەیە بەڵام خانووەکەشی تاکو ئێستا ماوە وەخوازیارم ببێتە مۆزەخانەیەکی باش گرنگی پێ بدەن وە شتێکی ڕەمزێکی باش بێت بۆ سلێمانی بۆ هەموو کوردستان. ئەوەی ئامانجمان بوو لەم بەرنامەیەدا لە باسکردنی کەسایەتێکی دیاری کورد کەسایەتێکی گەورە و خێرخواز و چاکەخوازی کورد کەریمی عەلەکە بۆ ئەوە بوو کە هەموو تێبگەین کە دەستی کەسێک دەستی یەک مرۆڤ ئەتوانێ دەیان مرۆڤ و سەدان مرۆڤ لە نەهامەتی ڕزگار بکە. کەریمی عەلەکە ئەو پیاوە بوو بە تەنها لەم شارەدا توانی گەورەترین خزمەت بە شاری سلێمانی بکە بە تایبەتیش لە سەردەمی گرانیدا. ئەو بۆ هۆکاری ئەوەی دەیان کەسی کە چاوی لێ بکەن و خزمەتکەن. نیشاندان یاخۆ قسەکردن و باسکردن لەسەر ئەم کەسایەتیانە تەنها بۆ زاخاوی مێشک نییە. دەبێت تێبگەین و هەمومان هەوڵ بدەین هاوشێوەی کەریمەکان کار بکەین خێرخواز بین چاکەخواز بین چونکە تا ئێستاش لە کوردستاندا و لە شاری سلێمانیش بە تایبەت دەیان خێزان هەیە کە پێویستی بە هاوکاری هەیە. ئەم ماڵی کە منی لێوەستاوم ماڵی پیرۆزی کەریمی عەلەکەیە. تا ئێستاش
خەڵکانێک لێرە دەژین کە بەڕاستی پێویستیان بە هاوکاری هەیە. کۆتاییم بە بەرنامەکەمێنا ئومێد دەکەم سەرمایه‌دارانی شار چاوێکی خێریان لە خەڵکی کوردستان و دانیشتوانی هەژاری شاری سلێمانیەوە بێت.